لایف سنتری دەروندروستی لە درێژەی کار و چالاکیەکانیدا بۆ ئەم جارەش هەشتاکی با لە ئۆتیزم تێبگەین یەکێکە لە چالاکیە کردداری و زانستیەکان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هاوڵاتیان دەربارەی ئۆتیزم تەواوی ئەم چالاکیەش لە شاری پزیشکی ئەنوەر شێخا بەڕێوەچوو. جیاوازی ئەم چالاکیەمان بەبەراورد بە چالاکیەکانی تر ئەوەیە یەک بابەتمان هەڵبژارد کە ئەویش ئۆتیزمە و هاتین ئۆتیزممان ورد کردەوە ینی لەو خزمەت گوزاری چارەسەریانی کە پێشکەش بە ئۆتیزم ئەگرێت لە چارەسەری ڕەفتاری چارەسەری قسەکردن چارەسەری معریفی چارەسەری هوەری و هەستی جوڵەیی هاتین هەریەکە لەم بەشانەمان جا کردەوە بۆی خەڵکی باشتر لە ئۆتیزم تێبکات چکە ئێمە لەژێر دروشمی با لە ئۆتیزم تێبگەین هاشتاگێکیشماندا ناوە چکە ئەمانەوێت بەرەو تێگەیشتنی زانستیانە خەڵک هۆشیار بکەینەوە چکە بەداخەوە ئێستا کۆمەڵێک ڕێگەی نازانستی بەکار ئەهێنرێت ئەمانەوێت ئەو هەڵەیە ڕاستکەینەوە لە دوای ئەم چالاکیەوە ئێمە کۆمەڵێک چالاکی ترمان تایبەت بە ئۆتیزم ئەبێ لە بەرەوەی پەرەبین بەو هاشتاگەی کە دامان ناوە طبعاً کاریگەری ئەبێ کۆمەلگە هۆشیارتر ئەبێتەوە زیاتر لە ئۆتیزم تێ ئەگا و فێر ئەبێ کە چۆن مامەڵەی لەگەڵا بکات. ئەو کەسانەی سەردانی ئەم چالاکییان کرد بۆ پەڕی تێڕامان و وردبوونەوە لەو هەنگاوانی کە پێویستە بگیرێتە بەر بۆ ئۆتیزم جێبایەخ بوو لەلایەن من وەکو مامۆستایەکە یاخود وەکو ڕاهێنەرێ لە قوتابخانەیەکم لەم شای سلێمانیە من بە گرنگی ئەزانم هەموو ئەو دایک و باوکی مناڵانی ئۆتیزم یاخود ئەو کەسانی کەوا ینی کە مناڵی ئۆتیزمیشیان لێ بۆی لە معاناتی ئۆتیزم و ئۆتیزم بگەن گرنگە بێن سەردانی ئەم جۆرە لە هۆشیاریە بکەن بۆ ئەوەی ئاسێکی معریفی باشیان هەبێ سەبارەت بە چارەسەریەکانی ئۆتیزم لەبەرەوەی هەتاوەکو لە ئۆتیزم باش تێ بگەیت ئەو کاتە چارەسەریەکان ئاسانترە بێ و ئاستی هۆشیاری تاک بەرەوە پێش بڕە ئەو کات چارەسەریەکان باشترە من سوودی خۆم لێبینیوە بۆ خوێندکارەکانم بۆ قوتابیەکانم لەواسی کۆمەڵە زانیاریم لابووێ بەڵام ئەم کۆمەڵە زانیاری کە لایف سنتەری دەروندوسی ئیمڕۆ وەکو هۆشیارێکی چالاکی چارەسەری دایناوە یعنی ئەتوانین بڵین ئیشەکەی منی تاو کرد بۆ لەبەرەوەی جۆری چارەسەریەکان کە ئەماندایانەوە جۆرێک لە چارەسەری ئەکادمی و زانستین کە لە ئاسێکی بەرزان کە مناڵی ئۆتیزم یاخود دایک و باوکی مناڵی ئۆتیزم ئەتوانێت سوودی لێبینێ بۆ بەرزکردنەوەی ئاسی مناڵەکەی لە نەخۆشی ئۆتیزم. بەشداربوونی ئەم تیمە بە گرنگی و لەم چالاکییان دەڕوانی و زانیاری دروست و زانستیان لە بەخشی هاوڵاتیان کاتێک سەردانیان دەکردن. کێشەی زمان و قسەکردنی کێکە لەو کێشانەی کە مناڵی ئۆتیزم کێشەی تیانەی کێکە لەو لایەنانەی کە مناڵی ئۆتیزم کێشەی تیا هەیە و بەعام ئەو شێوازە چارەسەریانی کە ئێستا لە ناوەندەکانی ترا بەکارێنێ بەداخەوە زۆر بنەمایەکی زانستی و دروستی نییە بۆیە ئەو هۆشیارش کە ئێمە ئەمڕۆ ڕاماگەاند و ئەو ئیڤێنتە ئەو هۆشیاری کە لێرە بڵاو بێتەوە لەسەر ئاستی زانستیە و هەر ئەمانەی ئەو هۆشیارش کە بگەین بە دایک و باوکەکان ئەویش کە کێشەی زمان و قسەکردن و کۆمەڵێک بنەمای هەیە ینی بۆی مناڵێک کە ئاستی قسەکردنی بڕاتە سەرەوە کۆمەڵێک لایەن هەیە کە ئەبێ ئیشی لەسەر بکرێ بۆ نەلایانی ئەم مناڵە تێگەشتێتی لە شتەکان دەو کەلوپەلە سادانی کە مناڵەکە بەرکەوتنی هەیە لەگەڵ هەروەها لایانی پەیوەندیکردنە تا چەند پەیوەندیکردن لەگەڵ ئەو مناڵە باشە هەروەها شێوازی داواکاری و ڕێژەی داواکاری مناڵی ئۆتیزمە کە ئەمەوە کە ئاستی قسەکردنەکەی بەرینە سەرەوە بە نمونە مناڵی ئۆتیزم بەعام ئەم کێشیان هەیە ڕێژەی داواکاریان کەمە و داواکاریان نیە یعنی لە چارەسەرکردنی کێشەکانیانە و لە داواکاریەکانیانە هەتاوەکو خۆیان بەدەستی بێنن هەتاوکو خۆیان چارەسەری کێشەکان بۆ بکرێت پەنا نابنە بەرتەوە داوا لە تۆ ناکەن ئەمە وای کردووە کە ئاستی قسەکردنەکەیان بۆستێ یا دواکەوە یاخود نەچێتە پێشەوە ئەو مامەڵە غەڵەتی کە ئێمە ئیبینی ڕۆژانە دایکوەکەکان لەگەڵ مناڵەکانیانە ئیکەنەوە ئێر لێرەوە ویستمان ئەو هۆشیارە بگەین ئەوەیە کە ئەوان لە تەمەنێکی زۆر کەمە هەوڵی فێرکردنی زمانی دووەمی ئەدەن ئەگەر مناڵەکە ئۆتیزمیش بێ بەڵام ئاستی قسەکردنەکەی باش بێت لە پاڵ ئەوەی کە چەند وشەیە گەزانێ ئەیخەنە بەر ئایپاد و مۆبایل و زمانی بیانی کە ئەمە سەر لە مناڵەکە ئەشێوێنێ هەروەها زۆر کاتێکی زۆر بەسەربردن بە دیار یاری ئەلکترۆنیەکان و ئایپاد و مۆبایل و بابەتانە کە ئەمەش زیان لەسەر ئاستی قسەکردنی مناڵەکە ئەگەێنێ وەکو وتم گەشەکردنی زمان کۆمەڵێک بەشی لایانی تێگەشتنە لایانی داواکاریە لاساییکردنەوە و تەقلیدە کە لەم بەشانە مناڵەکە ئاستی بڕواتە سەرەوە
ئاستی قسەکردنەکەشی گەشەکردنی قسەکردنەکەشی ئەڕاتە سەرەوە. ڕەخساندنی ئەم جۆرە چالاکیانە لە هەموو جیان و لە کوردستانیش بابەتێکی گرنگە تا دوورکەوینەوە لەو هەڵەباوانی کە هەیە دەربارەی ئۆتیزم بەڵکو هەوڵ بدرێت هەوڵە دروست و زانستیەکان بخرێتە ڕوو بۆ بەرزکردنەوەی هۆشیاری هاوڵاتیان دەربارەی ئۆتیزم هەر بۆیە چالاکیەکەی لایف سنتەری دەروون دروستیش نمونەیەکی زیندووە.